لە کاتێکدا نرخی یەک بەرمیل نەوتی خاو 140,000 دینارە، بەڵام لەم چلەی هاوینەدا نرخی یەک بەرمیل نەوتی سپی 260,000 دینارە. پەرلەمانتارێک دەڵێت ئەگەر وەزارەتی سامانە سروشتیەکان پلانی نەبێت بۆ دابەشکردنی نەوت لە زستاندا، بۆ زستان بەرمیلی نەوت 300,000 دیناریش تێپەڕ دەکات. گرانبوونی نرخی نەوتی سپی ماڵان کێشەیەکی زۆر گەورەیە ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە لە زستانە. بەڵام ئەگەر حکوومەت بەرنامەی نەبێ پلانی نەبێ بەتابەت وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕاستی دۆخەکە لە زستانە زۆر سەختە بێ. ئەویش یەکەم ئەبێ حکوومەت بەرمیلێ نەوت یا 2 بەرمیل نەوت دابشکا بەسەر ماڵانە بەسەر خێزانەکانە، چونکە هەرێمی کوردستان هەم نەوتی خاومان هەیە هەم پاڵاوگەی پێویستیشمان هەیە. ئێستا حالیان نرخی نەوت 250 60 70,000 بێگومان لە زستانە نرخەکە بەم جۆرە نامێنێتەوە ئەگەری زۆرە بەرز بێتەوە. بۆیە من لەم ڕوانگەیەوە داوام کردو وەزارەتی سامانە سروشتیەکان ڕوونکردنەوەمان باتێ بەرنامەی چییە، پلانی چیە بۆ دابشکردنی نەوتی سپی ماڵان. بەداخەوە ساڵی پارکە بڕیاریاندا بەڵێنیاندا بوو کە هەر ماڵێک بەرمیلێکی بنێ و نەیانتوانی بەڵێنەکەی خۆیان بەرنە سەر، بەڵام ئەم ساڵ کێشەکە گەورەترە بۆ هاوڵاتی. باش هاوڵاتێکی هەژار خێزانێکی هەژار لەکوێ بێنێ زستانەکەی بە 3 بەرمیل نەوت بە بەرمیلی بە 300,000 دینار بکڕێ. حکوومەت نەوت بەسەر هاوڵاتیانە دابش نەکا ئەو بێجگەلەوەی هاوڵاتیان لە دۆخێکی سەختی ژیانان مەترسی لەسەر ژینگە و لەسەر بڕێنی دارەکانیش هەیە. بۆیە بەڕاستی چارەسەر ئەوەیە حکوومەت لە ئێستەوە دەستکا بە دابشکردنی نەوتی سپی بەسەر ماڵانە بۆی هەر ماڵێک لانی کەم بەرمیلێ نەوتی پێبدا بۆی کێشەکە قەبارەکەی گەورەتر نەبێ و لەسەر هاوڵاتیان بارسووکی بێ بەڕێکردنی زستانی ئەم ساڵ. ماوەی 4 ساڵە حکومەت نەیتوانیوە لە وەرزی زستاندا بەرمیلێک نەوت بدات بە هاوڵاتیان چەند گەڕەک و مەڵبەندێک نەبێت، واتە ئەو شوێنانەی بەرمیلێک نەوتی حکومەت وەردەگرن ڕەنگە تا 4 ساڵ بۆ 5 ساڵی دیکەش ئەو نەوتە وەرنەگرنەوە. هاوڵاتیان کە بۆ خۆگەرمکردنەوە نەوت و غاز بەکاردەهێنن بەهۆی گرانی و کەمی لە بازاردا و دابەشنەکردنی لەلایەن حکومەتەوە هیچ ڕێگە چارەیەک نەماوە. دۆخەکە بەم جۆرەی ئێستا بڕوات ڕەنگە بۆ ئەم زستانە کارەساتی گەورەتر ڕووبدات. ئێمە ینی بە ئەمەلێکی زۆرەوە چاوەڕێی مەسفای لانازمانە کرد لە هەولێر کە بکەوێتە کار و سعری بەنزینمان بۆ داگرێ، بەڵام ئەوە بوو کە بینیتان مەسفای لاناز کەوتە کار و ئینتاجیشی هەبوو، بەرهەمێکی باشی بەنزینیشی بوو، بەنزینەکەی نیا بە ناوخۆ نردی بۆ تورکیا. ینی بەداخەوە ئەماڵم ئێمە بەرهەمی ناوخۆیی نەوتیمان نییە، کە بەرهەمی ناوخۆیی نەوتیمان نەبوو مەجبورین بەرهەمە نەوتیەکان لە دەرەوە بینین کە ئەمەش ینی ئەکەوێت زۆرەکەوێت ئەو کاتێتەوە بێ سێری سعری بۆرسەی عالەمی بکەی بزانی نەوت ڕۆژانە بەچەنە دوای پاڵاوتن و کولفەی نەقڵ و کولفەی ڕێگەوبان و ئەم شتانی لێ دەرکەیت سعرەکە ینی بەدڵنیاییەوە گرانە بێ. دۆخی ژیانی خەڵکی لە هەلومەرجێکی سەختدایە لە کاتێکدا حکومەت ڕۆژانە زیاتر لە 600,000 بەرمیل نەوتی خاو دەفرۆشێت کەچی نادرێت بە هاوڵاتیان و دەبێت هەر بەرمیلێک بە 260,000 دینار بکڕن. کاگەر لەو بڕە تەنها بەشێکی بدرێت بە پاڵاوگە ناخۆییەکان حکومەت دەتوانێت بە ئاسانی نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابش بکات. ڕامیا ڕۆسمان کەناڵی پەیام سلێمانی.